کابراایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم یا رسول الله شتێکم پێ بڵێ خواش لێم ڕازی بێ و خەڵکیش لێم ڕازی بن. ئەیوە ڕاستی ئەمە شتێکە هەر زۆر خواش لێو ڕازی بێ و خەڵکیش لێو ڕازی بێت، یعنی بەدەست کەس ناکەوێت. چی بکەم کە خوا لێم ڕازی بێت، چی بکەم کە خەڵکیش لێم ڕازی بن، خەڵکیش خۆشیان بێت. تۆ سەیری ئەم پێغەمبەرە نازدارە کە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، جوابی هەموو شتێکی پێچوو بێت، خۆی قسە ناکە، وەحی خواییە. أفرمي اذهب في الدنيا يحبك الله وازهد فيما أيدي الناس فيما في أيدي الناس يحبوك. فرمي بما بذبل الدنيا دزبرداري الدنيا ببخوا خوشيويت منتبه الدنيا نمينه يترخوا خوشيويت چونکە حتی غلطی الدنيا پێدەکا خۆشیەکانی دنیا و مەبەستەکانی دنیا پێدەکا بێمە بەس بە لە دنیا خوا خۆشیویت تەماعی دنیا و نەمێنێ خوا خۆشیویت. وەسهد فيما أيدي الناس يحبوك. ئەو پاتاڵی کە بەدەستی خەڵکی شەوێ شەڕیانە لەسەری تۆ بێمە بەس بەلەوە نەدەوێ خەڵکیش خۆشیوی. خەڵک ئەگەر ڕقی لێ بێتەوە ئەڵێ بەخوایە مەبەستێکی بە ماڵەکەم هەیە، ئەوێ جێگاکەم داگیرکایە، ئەوێ پلەکەم داگیرکایە، خو دەوێ ئەوەم لێ بسەنەیە، خۆ تەماعی ئەگەر زانی بێ تەماعی لێی اینجا خۆشی ئەڵێ کاکەم هیچ مەبەستێکی بە من نییە. بۆیە ڕقی لێدا ترسیەوەی هێشتێکی لێدا ماڵی لە ترسیەوە بۆیە کە حەزی بە چارەت نییە. تۆ بێمە بەس بە لە دەستی ئەویش خۆشیەوی، بێمە بەس بە لە دنیا خوا خۆشیەوی، بێمە بەس بە لەو پاتاڵی کە لە دەستی خەڵکی شایە خەڵک خۆشیەوی.